دیمەنی پێشوازیکردنی گەرمی بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستانە لە دکتۆر لەتیف ڕەشیدی سەرۆککۆماری عێراق کە ڕۆژی سێشەممە سەردانی هەولێری کرد. پێشوازیکردنی گەرمی بەرپرسانی پارتی لە سەرۆککۆماری نوێی عێراق لە کاتێکدایە مامەڵەی پارتی دیموکرات لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا لەگەڵ دکتۆر بەرهەم ساڵح سەرۆککۆماری پێشووی عێراق جیاواز و سارد و سڕتر بوو. پەرلەمانتارێکی عێراقی پارتیش نایشارێتەوە مامەڵەیان لەگەڵ سەرۆککۆماری ئێستا جیاوازترە بەراورد بە سەرۆککۆماری پێشوو. پارتی هەندێک ئیشکالی هەبوو لە نەک شخصی کاک بەرهەم لەسەر میکا شێوازی ئیشکردن و بیرکردنەوەی دکتۆر بەرهەم، بەڵام لە ڕاستیە پارتی کاندیدی هەبوو بەرامبەر دکتۆر بەرهەم و ئیشی بۆ ئەوە کرد دەرنەچیە کاندیدەکەی خۆمان دکتۆر فواد حسێن دەربچێت لە 2010، بەڵام ئەمیان بەڕاستی دەکرێت بە سەراحەت بڵێن دکتۆر لەتیف ڕەشید کاندیدی مەسعود بارزانی بوو. کادرێکی پێشکەوتوو یەکێتی نیشتیمانیش هۆکاری سارد مامەڵەکردنی پارتی لەگەڵ دکتۆر بەرهەم ساڵح بۆ ناکۆکی شەخسی و بردنەوەی هەڵبژاردن لە دکتۆر فواد حسێنی کاندیدی بارزانی دەگێڕێتەوە لە ساڵی 2018 لە نێو پەرلەمانی عێراقدا. بۆ دکتۆر لەتیف بە پێچەوانەوە بە حکمی ئەوەی ئەو ململانیە نەگەشتە و ئاستە و پێش هەڵبژاردن ئەوان لە نێوان دکتۆر بەرهەم و دکتۆر لەتیف ئەوان دڵنیا بوونەوە لەوەی ئەندامێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم پرۆسەیە سەرکەوتوو دەبێت. دکتۆر لەتیفیان هەڵبژار بە حکمی ئەوە مامەڵەکردنەکە خۆی نەرمتر و ئاساییتر دەبێت. سەردانەکەی دکتۆر لەتیف ڕەشید بۆ هەولێر و گفتوگۆکردنی لەگەڵ سەرۆکی پارتی و بەرپرسانی باڵایە و حیزبە بۆ گفتوگۆکردن بوو لەسەر کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. چاوەڕوانیش دەکرێت پەیامێکی بارزانی بگەیەنێتە بەرپرسانی یەکێتی لەبارەی ناکۆکی نێوان هەردوو حیزبەکە. لەتیف ڕەشید قسەی لەگەڵا کراوە، نێت و ئەجندای خۆی باس کردووە کە نێتی داکۆکیکردنە لە دەستور، نەهێشتنی کێشەیە، نزیکردنەوەی هەردوو حکومەتە، ئاڵۆزیەکان نەهێڵێت، تێگەیشتن دروستکە لەسەر میزانی و لەسەر مەسەلەی نەوت. هۆشیار زێباری و دواتر ڕێبەر ئەحمەد کاندیدی فەرمی پارتی دیموکرات بوون بۆ پۆستی سەرۆککۆمار. کاندیدی فەرمی یەکێتیش بەرهەم ساڵح بوو. بەڵام لەو نێوەندەدا و دوجار هاوکێشەکە بەلای بەرژەوەندی دکتۆر لەتیف ڕەشیددا شکایەوە و گەیشتە پۆستی سەرۆککۆماری عێراق. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.